سڵاو بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی ڕۆژهەڵات لە درێژەی زنجیرە بەرنامەکانی تایبەت بە 8 مارس ئەم جارش گەڕانێنلاتان و میوانداری بەڕێز سۆیلا بابەک چالاکی بواری ژنانمان کردووە لە ڕێگەی سکایپەوە. بەخێر بێ سۆیلا خانم بۆ بەرنامەکەمان. زۆر سپاستانەکەم. سڵاوم هەیە بۆ ئێوەی بەڕێز و هەروەها سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی. منیش لە ڕێگەی ئەم تریبونەوە کەڵگوەرەگرم و پیرۆزبایی 8 مارس لە هەموو ژنانی ئێران بە تایبەتی ژنانی کوردستانەکەم. سۆیلا خانم، سەرەتای پرسیارەکەمان بۆ دەست پێ دەکەین بزوتنەوەی ژنان لە ئێران بەگشتی لە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی تووشی کەم تەحەڕۆکی بووە. ژنان لە ڕێخستن و کاری ناڕەزایەتی چالاک بوون، بەڵام لە کاروباری تایبەت بە ژنان تووشی لاوازی بوون. ڕای ئێوە چییە؟ بە بڕوای من بزوتنەوەی ژنانی ئێران و بە تایبەتی کوردستان لە حاڵی گەشە پێداندایە. ئێمە دەبینین کە نەقشی ژنانی چالاک بە ڕۆژانە لە نێو بزوتنە کۆمەڵایەتیەکاندا زۆر بەرچاوە و بۆ بەرەو پێشبردننی ئەهداف و ئامانجی خۆیان تێدەکۆشن. ئەمڕۆکە لە ئێران بەبوونی ڕژیمی دژەژن و تۆتالیتەر لە ئێراندا خەبات و مبارزەی مەدەنی زۆر بەرچاوە و ژنان بەبوونی NGO ڕێکخراوەکان کاروباری مەدەنی دەکەن و لە ئەگەری ڕوودانی هەر جۆرە سەرهەڵدانێکی ئازادی خوازی ئەوان لەوێ نەقشیان بەرچاوە و کار و چالاکی خۆیانەکەن. من بۆ نموناتوانم ئاماژە بدەم بە حرەکەتی دووچەرخە سواری لە شاری مەریوان کە لە ئێستادا جوز و ئەو حرەکەتە تابۆشکێنانەیە کە لە چەند مانگی ڕابردوودا ڕوویدا و بە ڕێژەیەکی یەکجار زۆر بەرچاو بوون و هەروەها لە میدیاکانی دەرەوە و زۆر دەنگدانەوەی بوو. دیسانەتوانم ئاماژە بەوە بدەم کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە شاری مەریوان بەهۆی هەڵەی پزیشکی و کەمتەرخەمی پزیشکانەوە ژنێک گیانی لەدەستدا و ژنان هاتنە نێو شقامەکان و دەنگی ناڕەزایەتی خۆیانیان دەربڕی. ئێمە بینین هەروەها نزیکەی پێم وابێ بە 2-3 مانگێ لەمەوبەر حرەکەتێکی ئینسانی خوازی لە شار لەلایەن ژنانی چالاکەوە دەستی پێکردووە بە ناو حرەکەتی بەخشش کە ئەوان لەوێ داوا دەکەن کە ئەو مرۆڤە تاوانبارانە کە هەر کام و بە جۆرەیەک لە شێوەیەک ئازارێکی کۆمەڵایەتی تاوانبارن داوا دەکەن کە گیانیان بسێنرێتەوە و لە تاوانی ئەعدام ڕزگاریان بێت. سەبارەت بەوەش کە ئێوە وت ئیشارەتان پێدا کە بۆچی ژنان لە ڕێخستنی ناڕەزایەتی دەربڕین لە کێشە کۆمەڵایەتیەکاندا زیاتر کێشەی ژنان بەرچاون، دەبێت ئاماژە بۆ بدەم ئەوەیش بەشێکی هەڵەگەڕێتەوە بۆ ئەو هەموو کۆند و کەسپەی کە لە کۆمەلگای ئێمە هەیەوە بربەستێکە لە نێو کۆمەلگا وجودی هەیە ڕێگر دەبن لەوەی کە ژنان زیاتر خۆیان نیشان بدەن و ناڕەزایەتی دەربڕن. بە بڕوای من بۆ چارەسەری کێشەی ژنان و یاخود پرسیژن هێشتا کە ئێمە پێویستمان بە هاودەنگی و هاوئاهەنگی زیاتر هەیە. پێویستە ئێمە ژنان بە تایبەت ڕێکخراوەکان و NGOکانی ژنان پێکەوە یەکدەنگ و یەکڕەنگ بین و هەڵگری نیدای ئازادی خوازی بین و پێم وابێ دەبێت زیاتر بانگ و نیدای ئازادی خوازی و مافخوازی بە گوێی هەموو جیهان بگەینین تا بتوانین بە حەق و داخوازیە ڕەواکانی خۆمان بگەین. من پێم وابێ لە ئێستادا مبارزە و نیدای ئازادی خوازی ژنان زیندووە، لەوانەیە تۆزێک لاوازی تیا بێ. ئەویش وتم بەهۆی ئەو هەموو بربەست و سەرکوتە کە لە ئێرانە هەیە، بەڵام دیسان ژنانی چالاک لەوێ هەر کار و چالاکی خۆیانەکەن و هیچ کات دەستیان نەکێشاوە. بەڵام پرسیارێکی دیکە لە 1 ساڵی ڕابردوودا لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو توندوتیژیانەی کە ژناکراون چی بوون؟ ئایا ئێوە ئامارێکیا داتایەکتان لە بەردەستایە؟ سەبارەت بە توندوتیژیەکان ناکرێ بێژین 1 ساڵی ڕابردوو من بە گشتی ئاماژەی پێدەم لەم سەردەمە و بە تایبەتی لە مێژوودا و ئێستاشی ئەگەر لەگەڵ بێ چەساوەترین جیلی نێو ئەو کۆمەلگا ژنان بوون کە هەر جۆرە توندوتیژیەک بەرامبەریان کراوە. ژنان بەردەوام لەژێر هەڕەشەی سەختی توندوتیژیەکانە بوون، چ لەلایەن کۆمەلگاوە، چ لەلایەن دەسەڵاتەوە و هەتا چ لەلایەن بنەماڵە دواکەوتەکانیشەوە. لە حاڵێکدا کە ژنان پێیان دەوترێت نیوەی کۆمەڵ، بەڵام بێبەشترین کۆمەڵن لەو کۆمەلگادا، ساحێبی هیچ جێگە و پێگەیەکی دیاریکراونین. لە وڵاتی وەکو ئێران کە لەژێر دەسەڵاتی سەرکوتگەری کۆماری ئیسلامیدایە و ویلایەتی فەقی حاکمە، سەرکوتکردن و خەفەقان و توندوتیژی بەرامبەر بە ژنان لە ئاستی لووتکەدایە. بە گشتی و لە 1 ساڵی ڕابردوودا ژنان دەتوانم بڵێم ڕوبەڕووی حەجابی زۆرەملی، زیندان، ئەشکەنجە لە سێدارەدان
دەستڕێژیکردنەوە سەریان و هەروەها کوشتنی ژنان بە بەهانەی شەرەف و ناموسەوە بوون. خۆسووتاندنی ژنان بەهۆی فشار و نەبوونی دەرفەتێک لە ژیان بۆیان. هەروەها توام ئاماژە بدەم بە دیاردەی لەشفرۆشی کە بەڕاستی ناشرینترین و دڵتەزێنترین دیاردەیەکە لەو کۆمەلگایە ژنانی ئێمە بەهۆی نەبوونی ئامراز و کەرەسەیەک بۆ چوونە نێو بازاڕی کار و بۆ بژیوی ژیانی خۆیان کەڵکی لێوەرەگرن. بە تازگی هەرچەند پێشووتریش بوو، بەڵام ئێستا من ئامارەکان ناتوان بە دقیقی ئاماژەی پێ بدەم، بەڵام ئەتوانم ئاماژە بەوە بدەم کە مادە هۆشبەرەکان لە نێو ژناندا ئێستا ڕێژەیەکی یەکجار زۆر هەیە. ئەویش جوز و ئەو توندوتیژیانەیە کە کۆماری ئیسلامی ئێستا بەرامبەر بە ژنان ئەیکات، شتێکە کە لەو کۆمەلگا بەستەرێکە ئامادەیەوە ژنانی ئێمەش بەهۆی نەبوونی مەیدانێک و یا ئەمرازێک بۆیان کە بتوانن لەو کۆمەلگا ژیان بکەن، خۆیان پێبگەێنن، لە ئاستی تێگەیشتنە بن، هوشیاری خۆیان بەنەسەر بەداخەوە پەنا دەبنە بەر مادە هۆشبەرەکان و بەستەرەکەش لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئامادەترە بۆیان. ئەمانە توندوتیژیهایەکی یەکجار زۆرن کە لە ئێستادا بەرامبەر بە ژنانی ئێمە ئەکرێ بەڕاستی. هەروەها ژنانی ئێمە لە زیندانەکانە ئەشکەنجە ئەدرێن. بۆ نمونە منەتوام ئاماژە بۆ بدەم لە چەند ڕۆژی ڕابردوودا هەروە کە لە میدیاکانیشا بڵاو بووە دوو ژن پاش ئەوەی کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیە دەستیان بەسەر ڕاگیراو لەژێر ئەشکەنجە و فشاری هێزانمنیەتیەکاندا بوون، دواتر ئەوان وەختێک کە لە زیندان ئازاد بوون کۆتاییان بە ژیانی خۆیان هێنا. ئەمە مەحسوڵی ئەو هەموو زەبر و زۆر و توندوتیژیانەیە کە لەلایەن دەسەڵاتەوە و دواتریش لەلایەن کۆمەلگاوە لە سەریانە و وادار دەبن کۆتایی بە ژیانی خۆیان بێنن. ئەمانە توندوتیژیهایەکن کە بەڕاستی ناتوانی چاوپۆشیان لێ بکەی، شتهایەکن کە بە ڕۆژانە لە کۆمەلگای ئێمەدا بوونیان هەیە. دابوونەریتی دواکەوتوانەی کۆمەلگا کە لە کۆمەلگای ئێمە هەیە، ئەگەر ژنێک ئەمڕۆ بتوانێت چالاک بێ و لە ناو ژنانە دیار بێ بەجیای ئەوە بێن هانی بن تەشویقی بکەن، هەوڵ بدات بۆ ئەوەی کۆمەلگاکەوە یا ژنانی ئێمە هوشیار بکاتەوە ئەیدەنە بەرتانە و تەشەر. بەداخەوە ئەمانە هەمووی توندوتیژیهایەکن کە بەرامبەر بە ژنان ئەکرێ. تەنانەت ژنانی سەر شەقامەکان، ژنان هەیە لە ئێراندا بۆ بژیوی ژیانی خۆیان لەسەر شەقامەکاندا شتومەکە ئەفرۆشن، بەڵام لەلایەن هێزە سەرکوتگەرەکان و فشار لە سەریانە و سەرکوتیانەکەن و مەجبور دەبن کە ئەو وەسایلانەی خۆیان کۆ بکەنەوە و نەتوانن بژیوی ڕۆژانەی خۆیان دابینکەن. لە دەسەڵاتی ویلایەتی فەقیدا واتای توندوتیژی و یا داپڵۆسێنەری ژنان هەموو کات بەردەوامە، هەموو ڕۆژێ بە بەهانەی جۆراوجۆر ژنانی ئێمە ئازارە درێن. من لێرەدا وەکو ژنێک بە تایبەت کە لەو کۆمەلگای ئێرانە و کوردستانیشا بووم و ئەزانم واقعاً زەبر و زۆرێکی یەکجار زۆر لەسرە داوا لە هەموو ژنانەکەم کە ئێمە پێویستمان بە خەباتێک و تێکۆشانێکی یەکجار زۆر هەیە، ئەویش بە یەکدەنگی بە هاوخەباتی هەوڵ بدەین ئێمە بۆ بەدەستهێنانی مافی ڕەوای خۆمان تێبکۆشین، مافێکە ناوێنین مافی چارەی خۆنووسین. هیوادارم بتوانین هەوڵی زیاتری بۆ بدەین بە هوشیارکردنەوەی خۆمان، ئاستی هوشیاری خۆمان بەرینە سەر و ڕێگە نەدەین چیتر ئەو نەپچەوسینەوە لەو کۆمەلگا. بەڵێ بۆ هیوایە و دوایین پرسیارمان بە چارەسەرکردنی کێشەی نەتەوایەتی پێت وایە کێشەی ژن چارەسەرە بێت؟ پێت وایە ژنان دەتوانن لە دوای چارەسەربوونی کێشەی نەتەوایەتی چ ڕۆڵ و نەقشێکیان هەبێت لە بواری سیاسی و کۆمەڵایەتیدا؟ بە بڕوای من ناتوانین کێشەی نەتەوایەتی و یا کێشەی ڕەگەز لەگەڵ کێشەی ژنجیا بکەینەوە. من پێم وایە هەموو گرێدراوی یەکن ئەو کێشانە. بێگومان ژنی کورد بەهۆی ئەوەی کە کێشەی نەتەوایەتی لەسەرا ئەرکی زۆرتریشی لەسەر شانە، چونکە بارودۆخی ئێمەی ژنان لە کۆمەلگایەک و بۆ کۆمەلگایەکی تر زۆر جیاوازە و هەروەها لە نەتەوەیەکیشە بۆ نەتەوەیەکی تر جیاوازی هەیە. دابوونەریت و کۆمەلگای ئێمە جۆرێکە کە کاریگەری زۆری لەسەر ژنانداناوە. ژنان لەباری گەشەکردن و پێگەیشتنەوە دەرفەتێکی کەمیان بووە، یانێ ئەو دەرفەتە کە لە وڵاتانی ئوروپاییەوە یا وڵاتانێکی تر بۆ ژنان ڕەخساوە، لە کۆمەلگای ئێمەدا ئەو دەرفەتە نەڕەخساوە، بەداخەوە نەمانتوانیوە لەو ئامرازانە کەڵ وەربگرین بۆ پێگەیشتن و تێگەیشتن. بۆیە لە بواری سیاسی و کۆمەڵایەتی هەموو کات ژنی کورد من پێم وا بێڕەوڵی گرنگی خۆی گێڕاوە لە ئاستی هوشیاری و تێگەیشتنی کۆمەڵایەتی هەموو کات لە پێشەوە بووە. لەبەرەوەی سەرکەوتنی ژنان لەم بوارەدا دوو لایەنی هەیە. لایەنێکی پێم وا بێ هەڵەگەڕێتەوە بۆ بنەماڵە
و لایەنێکی هەڵەگەڕێتەوە بۆ کۆمەلگا یانێ چ بەستەرێک بۆ ئەو ژنە ئامادە بێت کە بتوانێت خۆی پێ بگەیەنێت ئەگەر لە کێشەی نەتەوایەتی ڕزگاری بێ بتوانێت لەسەر کێشەی سیاسی و یا کۆمەڵایەتی نەقشی ببێت. ژنی کورد بە درێژایی مێژوو دەور و نەقشێکی بەرچاوی بووە هەموو کات لە کایە کۆمەڵایەتیەکاندا و هەروەها کایە سیاسیەکاندا. بەشداری لە هەموو بزوتنەوە ڕاپەڕینەکانی کووردا کردووە. ئێستا چ وەک پێشمەرگەیەک چەکی خەباتی لەشان کرد بێت و یا چ وەک نووسەرێک و یا شاعرێک کە توانی بێتی بە نووسینی شعرێکی شۆڕژگەڕانە توانی بێتی بڵێسەی ئاگری تێکۆشەرانی کوردی بەتینتر کرد بێ. من پێم وابێ لەباری کۆمەڵایەتی وەکو بە خێوکەر و پەروەردەکردنی منداڵیش توانیوێتی ڕەوڵێکی ئازا بگەڕێ، توانی بێتی مەسەڵەن ژنێک بە شێوەیەک مناڵی پەروەردە کرد بێ کە لە داهاتوودا لەو کۆمەلگا تاکێکی ساحێب هەڵوێست و مافخواز دروست بوو بێ لەو تاکەیە لەو کەسە لەو مرۆڤەکە ئەو ژنە بەخێوی کردوە وەکو ژنێکی تێکۆشەر، یا ئەوەی کە توانی بێتی لە داهاتووە ببێتە تێکۆشەرێک و خەبات گەڕێ بۆ گەلەکەمان بە شێوەی جۆرا و جۆر. ئێستا بە هەر شێوەیەک توانی بێتی بەرگری لە خاک و نیشتمانی خۆی بکە. من پێم وابێ ژنان لە باری کۆمەڵایەتیشۆ دەتوانن ڕێگر بن لە بەرانبەر هەندێک دیاردەی ناشرین لە کۆمەلگای ئێمە لەوانە لە ئێستادا پێشویشی لەگەڵ بێ دیاردەی فرەژنی لە کۆمەلگای ئێمەدا بەداخەوە هێشتا بوونی هەیە. ژنان خۆیان دەتوانن ڕێگر بن لە بەرابەر ئەم کێشە کۆمەڵایەتیە و پێم وابێ ژنانی لێهاتوو کارامە دەبێت ئیتر لە گۆشەی ماڵەکان نەمێننەوە، لە ماڵ بێنە دەرەوە دەنگی ئازادی خوازی هەڵببڕن و بتوانن لە چوارچێوەی ژیانی خۆیانداوە لە کۆمەلگادا نەقش بگێڕن. دواتریش من پێم وابێ کۆمەلگایەک دەتوانێت نەقشی یا ژنان تێدا نەقش بگەڕێ کە سەرەتا کێشەی نەتەوایەتی تێدا حەل بوو بێ. بەداخەوە لە کۆمەلگای ئێمە هێشتا کێشەی نەتەوایەتی بوونی هەیە، بۆیە ژنان ڕۆژ بە ڕۆژ ئەچەوسێنەوە. کۆمەلگایەکی کێشەی ژنی تیا حەل نەبێت کۆمەلگایەکی دیکتاتۆر و دواکەوتووە هەروەکو کۆمەلگای ئێمە. بۆیە من پێم وابێ ناتوانین کێشەی نەتەوایەتی و یا کێشەی ژن و هەروەکو وەکو ئاماژەم پێدا کێشەی ڕەگەز لە یەک جیا بکەینەوە. کۆمەلگایە کە هیچ جیاوازیەکی تێدا نەبێت، جیاوازی ژن و پیاوی تێدا نەبێت، من پێم وابێ کۆمەلگایەکی مۆدەرنە و دەتوانین بێژین کێشەی نەتەوایەتی تیانە و ئێستا ژنان ئەتوانن با هوشیارەیەکی زیاترەوە بە چاوێکی باستر و کراوەترەوە کێشەی ژنی تیا حەلکەن. بە نظر من ناتوانین کێشەی نەتەوایەتی و کێشەی ژن لە یەک جیا بکەینەوە و بازانم گرێدراوی یەکن ئەم کێشانە. سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان. سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە بەرنامەشتان پێشکەشکرا، کات ساتێکی خۆشتان بۆ بە ئاوات دەخوازم.